بەخێراتنیە مولایەکانەکەین ئەمڕۆ کۆبنەوەیەکێ لە هۆڵی پارێزگای سلێمانی سەبارەت بە ئەو کێشانەی کە لە کۆمەڵگە نیشتەجیەکان واتە هەموو سەرجەم ئەو کەسانی کەوا یا ئەو وەبەرهێنانەی کەوا زەویان وەرگرتووە لە ڕێی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی یاخود لە ڕێی وەبەرهێنانەوە بە شێوەی مساتەحە بێ یاخود تەمدید کرابێ لە سەریانە ئەمڕۆ بە ئامادەبوونی سەرۆکی شارەوانی سلێمانی و بە ئامادەبوونی بەڕێز کاکتوانە کەمال سەرۆکی شارەوانی و هەروەها بەڕێز کاک عەزیز بەڕێوەبەری گشتی وەبەرهێنان سەرجەم وەبەرهێنەکان بانکراون بۆ کۆبوونەکە تایبەتە بۆی کەوا ڕێخستنێک و شێوازێک لە کۆمەڵگەکانە ڕپەیڕە بکرێت کە هەر وەبەرهێنێک نەتوانێت بەبێ پرست لە خۆ گۆڕانکاری لە کۆمەڵگەکانە کات هەندێک وەبەرهێن دەستکاری کردووە یاخود لەناو کۆمەڵگەکانە نووسینگەی فرۆشتن پێیا بووە ئەو گۆڕانکاریانی کەوا تەسیر لە شێوازی کۆمەڵگە نیشتێجەکانەکە یاخود ئەوانەیەکەوە بازاری میلیان وەرگرتووە ئەو سایت پلانەی ئەو نەخشەی کە بۆیان پەسەند کراوە ئەبێت بەپێی ئەو نەخشە و سایت پلانە بڕۆن بڕێوە لە حاڵەتێکا کە ئەیانێ گۆڕانکاریکەن ئەبێ ڕەزامەندی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی و بەڕێوەبەراتی گشتی وەبەرهێنان وەرگرن ئەنجا بۆیان هەیە دەستکاری بکەن و گۆڕانکاری لە شەکانیان بکەن. کاکە سەوارەت بە فاڵکردنەوەی ناو شاری سلێمانیەکە و لێگەرانەی کە کردنی فاڵکردنەوەی ناو شاری سلێمانیەکە کە لەلایەن چەند کۆمپانیاکە بەڕێوەیە بۆ کارەکەی چی و شارەوانی چۆن شاری سلێمانی بەداخەم دیاردێ ئەم بەیانێ ڕوویا تێکەڵ بوو لەگەڵ ئەمیشەی ئەمڕۆیی ئەمەیە لەچەک لە خاڵەکانی تەندەری ئەم کۆمپانیانە ئەوەیەکەوە خیتاڵ زەمانیان خیتاڵ زەمانی کۆمپانیاشان هەیە و خیتاڵ زەمانی ئامێرەکانیشان هەیە دیارە ئەوە بڕگەیەک بۆ لە تەندەرەکەی هەیە و ئەگەڕێتەوە بۆ وەزارەت کە ئەبێ پەیڕەوی ئەو خاڵە بکرێت کەواتە هەم خیتاڵ زەمانیش بۆ ئامێرەکانکەن خۆشبەختانەکە لەو کاتێکە ئێمە قسەمان لەگەڵ ئێوەیە کرد ئەو کێشەیەش حل بووە لە ڕێی وەزارەت و پارێزگای سلێمانیەوە کەوا ئەو کێشەیەش نەما ڕاستە هەموو کۆمپانیایە کە تەقدیمی ئەم تەندەرەی کردووە پێش هەموو شتێ ئەبێ ئامێری تەواوی هەبێت ئەگەر ئامێری تەواوی نەبێ ناتوانێت ئەو ئیشۆ بێ ڕاستە ئەوانە ئامێری خۆیانە کە بریتە لە داری کۆکردنەوەی خۆڵ خاشاک گرتی پاکردنەوەی شەقامەکان بەڵام ئەوە خاڵەوە لە تەندەرە هاتووەکەوە پێشتر خوێنراوەتەوە و مەرج بووە بەڵام ئەوەی کە ئاماژەی پێ ئەیەم ئەو کێشەیەش پێش سەعاتێ لەمە پێش حل بۆ کێشەشان